ئەم کاتەتان باش من کامەران حاج عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ ئەم جارە لە چەمچەماڵ نین و بەدواداچوون لەسەر کەیسی سێوان قادر دەکەین کە لە 16ی ئەم مانگە سێ منداڵی جوانی بەهۆی ڕووداوێکەوە سوتا و دواتریش خۆشی گیانی لەدەستدا. سێوان قادر لە دوا قسەیدا باسی لەوە کرد کە ئەو سکاڵاکارە و دەخوازێت دۆسێکەی بەکراوەی بمێنێتەوە و دادگا چارەنووسی کەیسەکەی یەکلا بکاتەوە. ئێمەش وەکو ستافی باسی ڕۆژ بە دوواداچوون لەسەر ئەم کەیسە دەکەین و هەوڵ دەدەین بزانین کارەکانی دادگا بەرەو کوێ ڕۆیشتن. لەگەڵمان بن. ڕووداوی سووتانی سێ منداڵ و سێوان قادری دایکیان لەو ماڵە بووە. ئێستا ئێمە لەبەردەم ئەو ماڵەین کە ڕووداوی ئاگرکەوتنەوەکەی لێ دروست بووە. ئەمە ماڵی سێوان قادر بوو کە لە 16ی ئەم مانگەدا دەنگۆیەک لەم گەڕەکە هاوارێک بەرز بوویەوە. سێوان قادر و سێ منداڵی ئاگریان تێبەر بوو. جیرانەکانی هاوسێکانی سێوان قادر کەمێک بەر لە ئێستا بۆ ئێمەیان باس کرد. گوتیان ئەو کاتەی کە دەنگی هاوارمان بیست یەکەم هاوسەی سێوان ئەو ماڵە بوو. فریای سێوان کەوتون بە هەر شێوەیەک بێت هەوڵیان داوە ئاگرەکە دا بمرچێنەوە، بەڵام دیارە کار لە کار ترازا بوو. هەر ئەو کات ئەو سێ منداڵە سووتان. ڕووداوەکە لە چێ بووە؟ ئەمە ژووری پێشەوەیە، وەکو هاوسێکانی باسی لێوە دەکەن. لە ژووری دواوەی دواوە ئاگرەکە ڕووی داوە تاوکوی ئێستا نازاندرێ و ئاگرا بە ئەنقەز بووە کە هەندێک جار لەملا و لەولا باس لێوە دەکرێت کێشەی کۆمەڵاتی لەگەڵ هاوسەرەکەی کێشە بووە. هاوسەرەکەی ئەم کارەی کردو، بەڵام تاوکو ئێستا دادگا ئەمە پشڕاز ناکاتەوە. بەپێی دوا زانیاری کە ئێمە بەدەستمان کەوتووە ئەمڕۆ بەیانی هاوسەی سێوان خان لەلایەن پۆلیسەوە ئاگادار کراوەتەوە، بانگیان کردووە کە لێکۆڵینەوەی لەگەڵدا بکەن لەوەی کە ڕووداوەکە بە چ شێوەیەک بۆ تاوکو ئێستا یەک کەس دەگیر کراوە. ئەمڕۆ بەیانیش ئەم خاتونەی کە هاوکاری سێوان قادری کردووە بانگی دادگا کراوە، بانگی بنکەی پۆلیس کراوە بۆی لێکۆڵینەوەی لەگەڵدا بکرێت. ئەمە ئەو کۆڵانەیە کە وەک دەزانرێ 8 مانگ دەبێت سێوان قادر و هاوسەرەکەی لێرە نیشتەجێ بوونە و ئەمە تەواوی ئەو کۆڵانەیە کە چەند هاوسەیەکی هەیە، جیرانێکی هەیە لێرەدا. ئێمە هەوڵ دەدەین لەگەڵ بەڕێوەبەری پۆلیس و لەگەڵ قایمقام و لەگەڵ بەرپرسانی ئەم کەیسە قسە بکەین و بزانین ئەم کەیسە بەرەو چه ئاقارێک دەڕۆێت. شەفیق سەبارەت بە ڕووداوەکە تێگەیشتن چێ لەسەر ڕووداوەکە؟ هەندێک دەڵێن سروشتیە، هەندێکیش دەڵێن بە ئەنقەستە. بەڵێ خۆی ئەزانی چی ئەگەر هەندێشت هەیە دەستی تیانە بێ ئمە خۆمان نەزانین نەڵێن خی گەورە ئەگەر هەرچ کارەساتێک بێنێ ئێمە ڕازین بە قەدەری خوا. خۆ دەیان هزار کارەسات ڕوویاوە. ئەم خەڵکە ئەم ڕۆزیرەکە مثلەن علمی ئەولەمە زۆر بەڕێوەیە، عسری ئەنتەرنێتە، عسری ئەم شتانەیە کە بە سانەیەک دەگا بە جیهان. خەڵکیش ئەمڕۆ ئەوەندە ڕۆشنبیر بووە تۆ هەر کەسێکە بینی لە بواری ڕۆشنبیری هیچ ئیشی نەکردەوە، بەڵام کاتێک کە دەمێکی تۆمە بەحرێکە هەموو شتێکی پێ. ئەمان نەتیجەی زیرەکی و کرانەوەی خەڵکە بە ڕووی دنیاە. پێ دوایە سروشتی نەبێ نەخێر. ئەگەر سروشتی وایە ڕەمی ئەم خەڵکە بەو دەرەزی هاوسۆز نەبوونە. ئیسا خۆ ئەمە کە جەنابتان ئەوەنە بەخەمەوەن ئیدارەی هەموو کوردستان بەگشتی کە بەخەمەوەیە بە مەسەلەن کاگنیچیر کە هاتۆتە سەرخەت و تەلیفۆن لەگەڵ منەکە 25 دقیقە قسە لەگەڵ منەکە. ئەمە نەتیجەیە ئەو گەیشتێتە ئەو قەناعەتی کە ئەمە غەدرێکە کراوە. ئەم غەدرە نابێت لەو شوێنە بکرێت. ئەم غەدرە نابێت باش بەڕێوە زۆر بەباشی چونکی من حەزەکەم ڕۆڵیان هەڵسەنگێنم. من ئەفسەر چوینەتە چەمچەماڵ داری محکەمە و لایەنە پەیوەندیدارەکان ئەفسەرێک هەستاوە لەبەری ئەم پەیامە ئەم وەرەقێ بچێ بۆ ژوورێکی تر نهێشتە خۆمان بیبین. ئەم ئەفسەرە بە ڕێزا شوێنەکەی خۆی چۆڵ کردووە
شوێنەکەی خۆی چۆڵ کردوتی تۆ دانیشە چایەکی بان کردو هێوری کردێتەوە چۆ شتەکەی کردو هێناوێتی دەسم ئەمە لێرە من ئازارێک لە گۆم دەڕاش پێشتر سێوان خان کێشەی هەبوو لەگەڵ هاوسەرەکەی کێشەی تقریبان هەشت مانگە بێ هەبووە ئەم هەشت مانگە هەر ئەو خۆی کرد بە قوربانی خۆی کرد بە قوربانی مناڵەکانی من چل ڕۆژ پێش ئەوەی کە تقریبان 20 ڕۆژ 25 ڕۆژ ئەبێ وە پێم وابێ کە چێتەوە بەڵام پێشەوە چل ڕۆژ لە ماڵی باوکی بوو هەموو شتەکانی بۆ باس کردوم ئەو هەر سوور بوو لەسەر ئەوەی کە ژیانی پەرە پێبدا لەبەر خاتری مناڵەکانی بەڵێ هەبوو بەڵام کێشەکە ئەم وەکو کێشەیەکی خێزانی کە ڕەنبی هەریەکێ لە ئێمە تووشی بوو بێ پێشتر پیاوەکەی ئازاریدا بوو بەڵێ دڵنیام وەکو لێدان شتێکی کردووە بۆی باس کردوم بەس وەکو سوکایەتی پێکردن وشەی سوکایەتی پێکردنی زۆر بووە ئەم شەو کە شتێکم بیست کەوتی چوومەتە دەرەوە ئاوای پێکردم قسەکانی سێوەم بیرکەوتەوە لەبەری ئەوەندە پیاوێکی بێدەسەڵات بووە ئەوەنە پیاوێکی بۆ دەسەڵات بووە پەنای بەس بۆ موشەناشرینانە سێوان خان دەڵێ من دەمەوە و دۆسەیە کراوە بی وە ئەوانەی دەستیشیان هەبووە دەڵێ ئەوانەی دەستیشیان بەڵکەواتە یەک کەس دین خۆی من حەزەکەم هەڵوێستێک لەسەر ئەمە بکەم من وەکو ئەوەی کە ئێستا گومانێکم هەبێ تەنها لە دیارە تەنها لە مێردەکەیەتی ئەمە من بۆ بەڕێز دادوەر بەجێلم بۆ بەڕێستان بەجێێرم بۆ بەڕێز بۆ ئەو بەڕێزانی کە دێنەنەوە ئەم کەیسەوە ئەمە لە ئەوڵۆ کە تۆ ئەچیتە سەر حادیسەیەک سەر شوێنێک تۆ چواردەور تەمەشاعەکەی چۆن بەسەلەن بەسەما تەمەشاعەکەی ئەمە کێ بۆ ئەمە کێ لە پشتی ئەم کارێ ئەینا وەکو من ناتوانم هیچ کەسێک تاوانبار بکەم بەڕاستی ئەمە بۆ دادگا بەجێهێڵم دادگا تۆ خاوەنی ئەم قزەیت بڕۆ بزانە کێ لە پشتیەوەیەتی ئەمەری لە پشتە علی لە پشتە عوسمانی زۆر جار تۆ ئەمەژە بەوە دەکەی دەڵێ زۆر جار پیاوەکان ماوەیەک لەگەڵ ئافرەتێک دەبن دواتر کەسێکی دیکە هەڵدەبژێرن ئەزانی چی ئەمە داخێکە کە هەر ئەم خوشکانەی کە ئێستا دانیشتن لە پەرلەمانە ئەبێ پرۆگرامێکی وا دابنن تۆزێک ئەو گەنجانەمان وشیارکەنەوە ئەم گەنجانە بەڕاستی ئەبێ وشیار بنەوە کاتێک گەنجێک من ئێستا شتێکی بەسیتان بۆ باسەکەم کە من لە گەنجێکە پرسم ئەڵم ها چۆنی ئەڵێ ئاباشم ئەڵم چی ئەڵێ من حەزم لە فلان کەسە ها وشەکەی ئەم کوڕە حەزی هەیە بۆژن ئەم کوڕە خۆشەویستی نییە بۆژن ئەم کوڕشکەوە هەستۆ سێوی خواستەوە ئەگەر هەر کەسی حەزیەکێ بێ حەزەکە زۆر ڕۆ کە حەزەکە زوو ڕۆی ئەمجا چێت حەزی بۆ کەسێکی تر هەیە ئەمە مانەوە زەواجێکی سەقەتە من بەپێی تەجروبەی خۆم هەر لەم گەنجانەی خۆمان و لە دەرەوە لە دایان گەنجم دوانۆ چوومە وتێتی من حەزم هەیە هەر کەسێک کەوتی من حەزم هەیە ڕاستەکە هەموو کەس حەزی هەیە بەڵام حەز نامێنێ حەز نەما خۆشەویستی بەڵام خۆشەویستی نییە بەس من پەیامم بۆ گەنجانە ئەوەی تۆ ئەمڕۆ جوانێک دێنی ڕاستە هەموو کچێک هەموو کوڕێک حەزەکە جوانێک هەڵبژێرێ شخصێتێک هەڵبژێرێ بە تایبەتی با بڕینەوە سەر جوانەکە تۆ ئەمڕۆ جوانێک دێنی بەس ئەستی بازارە خەڵوی خۆ جوانترەیە بەڵام ئەی سێ منداڵەکە ئەخر ئەگەر هەستی هەبواە ئەم نقطەی بۆ ئەەکەم کەم گەنجانە و شار بکرێنەوە خات و جوان ئێوە بەنیاز نین بە یاسای مافی ژناندا بچنەوە لە نێو پەرلەمانی یاسایك وەکو کاک شەفیق باسی لێوە دەکە ئیتر ژن کوشتن بەرامبەرەکەی پیا و کوشتنی لێ بکەوێت بەڵێ کۆمەلگای کوردەواری هەمیشە بە ئاشتەوایی ناوبانگی دەرکردو بەڵام بەداخەوە دەبینین حاڵەتی ژن کوشتن بۆ بە حاڵەتێکی دیاردە بۆیە ئێمە دەمانەوێت لە ڕێگای یاسایەوە ئەو حاڵەتە بنبڕ بکەین یاسایەکی بۆ دابنین دەتوانین هەموارکردنەوەی یاسای بەرەنگاربوونەوەی تونند و تیژی خێزانی بکەین لە پەرلەماندا یاسایەکە زۆر تند بکەین کەوای لێ بکەین وەکو بەڕێزیان فەرمووی کوشتن بەرامبەر بە کوشتن بێ یاسایەکە زۆر تند کوشتنی تاوانبار کوشتنەکە یاسایەکە زۆر تون بێ کە نەتوانن ئیتر بە سڵحی عەشایری و بەملا بەولا خۆیانی لێ قورتار بکەن ئێستش ئێمە لێرەین بۆ دڵنەوەی خانەوادەکە و تازە ئێمە هەرچێک بکەین سێوان و مناڵەکانی ناگەڕێنەوە بەڵام دەتوانین ڕۆحیان ئاسوو دەکەین دەتوانین ئاهێک بە بنەماڵەکە دابێنین دەتوانین ببێتە دەرسێک بۆ ئەوانی ترکە بەو شێوە نامرۆڤیانە بیر دەکەنەوە دەیانەوێت حاڵەتی ژن کوژی بەردەوام بێت و ستەم لە ئافرەتانی کوردستان بکەن کاکزانە ئێوە وەکو پەرلەمانتار وەکو فراکسیۆنی پارتیژ ئێستا لێرن ئامانجی سەردانەکەتان چیە تەنیا بۆ سەرخۆشیە خۆشتی تریش ئێمە لە ڕوانگەی بەرپرسیارەتیمان بەرپرسیارەتی مێژوویمان بەرامبەر بە خەڵکی کوردستان ئەمڕۆ لێرەین لە چەند سەماڵین بۆ ئەوەی ئەم سەرخۆشی و بەشداری لە پرسەی خات و سێوان و ئەم سێ پەپولەیە بکەین و بەو بنەماڵە بەڕێزە بڕێن کە ئێمە وەک فراکسیۆنی پارتی لە پەرلەمانی کوردستان خۆمان بە خاوەنی ئەم کێسە دەزانین
و لە هەمان کادا کە سوکاری ئێوەن ئێوە کە سوکاری ئێمە و هەر پێویستیەک هەبێت لە ڕووی یاساییەوە ئێمە لە خزمەتیاندا دەبین. پێشتر لە دوای ئەوەی کە داواکاری باوکی خۆڵی خۆش بوو بۆ پەرلەمانی کوردستان کە ئاراستەی سەرجەم فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستانیان کردبوو، بەڵام ئێمە وەک فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان یەکەم فراکسیۆن بووین کە بە پیل داواکاریەکانەوە هاتین، پەیوەندیمان بە ڕێزانیەوە کرد و لە پاشانیش پەیوەندیمان بە جەنابی قایمقامی چەمسەماڵ و داواکاری گشتی کرد بۆی ئەم کێسە ئەم حاڵەتە بەلا ڕێدا نەبردرێت. پێ دوایە کچەکە و مناڵەکانی بە ئەنقەس و تێنرا ئەرەڵا بە ئەم قسمتانیان زانێکی نییە هیچ کاتێک سێوان گلەی لای تۆی دەکرد پیاوەکەی خراپ لێ ئەوە بەخوا حەچێکیانێ بکردای بۆ ئێمەی بە حەز ناکرد هەرێکو مناڵەکانم هەر مناڵ تا پێنایە مناڵ وای لە خۆی واژ نەبوون بەخوا ڕحوگیانێ و مناڵانە بە قوربانە ئێمە هیچ داواکاریمان هەر ئەوەی کە ڕقمان لە کەس نەبووە یاگدا نەک ناخۆشیمان نەبووە لەگە کەس بەس ئایتر ئەم ناحەقیە هەڵناگیری. ئێستا ئێمە لە دادگای بەرایی چەمچەماڵ بووین کەیسی سێوان قادر لە نێو دادگایە لای حاکمە حاکم باوکی سێوان و دایکی سێوان و برای سێوانیشی بان کردووە ئیفادەیان لێ وەردەگرێ و کۆمەڵێک پرسیار کەیسەکە تاوکو ئێستا بە هیچ شێوەیەک هیچ زانیاریەک لە نێو لێکۆڵینەوەکەدا هیچ زانیاریەک دزەی پێ ناکرێ و کەسیش لە ئەندامانی خێزانەکەی سێوان ئامادە نەبوون باسییان لەوە کرد کە ئەوان خۆشحاڵن بەوەی ڕێ و شوێنی دادگا بە باشی بەڕێوە دەچی بەڵام تاوەکو دەرەنجامی دادگا یەکلای نەبێتەوە ئەوان ئامادە نین قسە بکەن. ڕووداوە چۆن لێکداوە تۆ وەکو کەسێکی خەڵکی چەمچەماڵ وەڵایی بەڕاستی تاسیری کردو و ڕووداوێکی دڵتەزێنە بەڕاستی. تۆ وەکو هاوڵاتیەک داواکاریت چییە لە دادگا و لە حکوومەت؟ وەڵی داواکاریم لە دادگاوەیە دادگا ینی پێداچوونەوە بک و ئەو خەڵکانە دەستگیر بکات و بیاندا دە دادگا. دەکرێت کەسێک لەسەر حەز و ئارەزوی خۆی مناڵی خۆی بکوژی؟ وەڵی نازەمەوە چی ئەگاتە چی ئینسانەتێ و چی ئوژدانێک بیر لەوە بکاتەوە لەبەر چەند ینی چەند نەفسێتێکی خۆی و بتوانێت جورەت بکە مناڵ خۆی ئاوا لێ بکە بەڕاستی یانەوە لە قاڵبی ئینسانەت دەرچووە ئەوانە ئینسانی قەت بووە لە پێشەوە پیاوێک بێ سێ منداڵ و خێزان و نەبەخواچون وە نەبوو کشتیوالێک نەتەما ڕوونەدا ئەمە یەک دەتەوێت ئەو کەسەی تاوانەی کردووە یان ئەوەی تۆمەتبارە دادگا بکرێ و ئەرە وەڵی کەمە پێی قانون. تەلەفۆنێک دێ بۆ تیمی ئاگرکوژێنەوە لە گەڕەکی ئاسوودا داوا دەکرێت هەر زوو دەست بەجێ تیمێک بنێرن ئاگرێک کەوتۆتەوە لە گەڕەکی ئاسوودا. تەلەفۆنەکە بۆ کاک لوقمان دێ کاک لوقمانیش لەگەڵ تیمەکەی یەکەم کەس دەبن کە فریای سێوان قادر و سێ منداڵەکە دەکەون لە زاری خۆی و جێبستی ڕووداوەکە بین. کاک لوقمان سوپاس بۆ ئەو دەرفەتە ئێوە کە چوون بۆ خانووەکە و دەرگای ژوورەکەتان کردەوە چیتان؟ دیارە کاتژمێر نزیکی هەشت بوو ئاگادار کراین بەبوونی ئاگرێک لە گەڕێکی ئاسوودا دەست بەجێ ئێمە لەگەڵ تیمەکە گەیشتینە ئەوێ بینیمان ئاگرێک لە ماڵەکە هەیە. چەندتان پێچووکە گەیشتنەوەی؟ نزیکەی بڕەنگە 2 دقە کەمترمان پێچوو. 2 دقە لەبەرەوەی ماڵەکە نزیکە بەڵێ یەکسەر یەکسەر کە ئاگادارکردنە گەیشتنە شوێنی ڕووداوەکە دوای ئەوەی کاگرەکەمان کوژانەوە پیان ڕاگەاندین کە لە ژوورەوە سێوان دەرچوو بوو بە ینی ئاگرەکە سەرەتا لە خانووەکە بەرز دەبوویەوە لە دەرەوە بوو؟ بەڵێ باش نەک لە دەرەوە لە هەر لە خانووەکە لە ناو خانووەکە بوو ئاگرەکە بەرزە بووەوە سێوان خان دەرچوو بوو لە ناو ئاگرەکە خۆی دیارە گیانگویانە خەستەخانە بە برینداری هاوسێ و شتەکان گیانگویانە کە ئێمە چوین پیان ڕاگەانی کە سێ مناڵ لە ژووری نووسنەکەیە لە دوای دواوە لە ژووری نووسنەکە سێ منداڵەیە ئاگریش هەیە دوای ئەوەی کاگرەکە ماکوژانەوە یەکسەر چوینە ژوورەوە
کە چوینە ژوورەوە بەڵام بەداخەوە کە چوینە ژوور لە ژووری نووسنەکە سێ منداڵەکە هەر سێ منداڵەکە سوتا بوون و گیانیان لە دەستدا بوون بە سوتاوی بەڵێ دەست بەجێ هەمویان سوتا بوون ڕێژێ سووتانی 100 بوو بۆ یاگیانیان لە دەستدا بوو دوای ئەوە تیمەکانمان هەر بە سیارەکەی خۆمان هەر سێ منداڵەکەمان کە سووتان دەرمان هێنا بە سیارەکەی خۆمان گایمانە ڕەوانی نەخۆشخانەمان کرد ئێمەش لەوەیە دەستمان کرد بە لێکۆڵینەوە ئاگرەکە بەهێز بوو بەڵێ بەهێز بوو یعنی هۆکاری سووتانەکە چی بوو؟ هۆکاری سووتانەکە بەڕاستی لێرە یعنی مەبەستی تیا بوو ئاگرەکە بە مەبەست کرابەوە بڵێ دەتوانم لە بەرەوەی شۆرتی کارەبان نەبوو بە شۆرتی کارەبان دڵنیان کە ڕووداوەکە شۆرتی کارەبان نەبوو و لە ژووری نووسنەکە نە هیچ ئامێرێکی گەرمکردنەوەی لێ نەبوو وەکو هیتەر یان هەست ئامێرێکی تر ئامێری زەیتی هەست ئامێرێکی تری لێ نەبوو و سۆپای نەوچیشی لێ نەبوو هیچ ئامێرێکی گەرمکردنەوە لە ژوورەکەیان نەبوو لەبەر ئەوە بەڕابۆچوونی ئێمە ئاگرەکە مەبەست کرابەوە بەڵێ مەبەست کرابوو ئەم ئیفادەتان داوەتە دادگا ئێمە ئیفادە نادەین دادگا بۆ راپۆرت ئەنووسین راپۆرتمان داوەتە بۆ بەڕێوەتی بەرگری شارستانی سلێمانی ئەوان لێەوە ڕەوانی ئەەکەن راپۆرتان داوەتە دادگا بڵێ دادگا لێکۆڵینەوە لەسەر ئەم کەیسە ئەکا ئێستا کەیسەکە لە بەڕێوەتی بەشی پۆلیسی چەند چەماوە باشە ینی ئەوەندەی کە تۆ لە نزیکەوە ئاگاداری ڕووداوەکە بووی جیرانەکان باسییان لە چ دەکرد کەس قسەی دەکرد سەبارەت بە ڕووداوەکە هۆکار چی بووە پێشتر دەنگی چیان جێبز بووە سێوان خان بە چ شێوەیەک بووە نا ئێمە بەڕاستی لەومان نەکۆڵیەوە چونکە ئێمە پۆلیس نین پۆلیس لەوان ئاکۆڵێتەوە پۆلیس شایدەکان بانکە باسی لێکۆڵینەوە ناکەم ئەوەی کە جێبستی بوون نا ئێمە گوێبیستی ئەوە نەبووین بەڕاستی لەو کاتەیە زیاتر زۆر مەشغوڵی ئاگرەکە بوو کە بەڕاستکە وتیان منداڵ لە ژوورەوەی وسوتاوە ئێمە تەنانەت کارمەندیشمان هەبوو لە هۆش ئەی هاوسەرەکەی لە چێ بوو هاوسەرەکەیم لەبینی لێوێ بەس تەنها یە کەسێکم بینی کە زۆر ئەگریا هاواریە کرد لێم پرسی وتم تۆ چی ئەمانی ئەو کاتیش منداڵەکەمان دەرنهێنا بوو خەریک منداڵەکان دەرمێن وتی من مامی منداڵەکان یعنی کەواتە ئەکاتە برای هاوسەرەکە من بەڕاستی لەوێ خۆم هاوسەرەکەیم لەبینی ینی کەسی تر لەوێ نەبوون باپیری منداڵەکان لەوێ باپیری منداڵ ئەی سەبارەت بە هاوسێکان کەس دەوێت بەڵێ هەمووی لەوێ کەس هەوڵی نەدا بوو ئاگرەکە بژێنیتەوە پێشتر من وەکو پێشتر پێشم ڕاگەیاندین سێوان خان کە کوژابەوە لە ڕێی هاوسەکانی کوژان بیانەوە هاوسەکانێک کە هاواری کردبوو فرای کردبوو ئەوەی کە من لەوێ گوێبیست بووم کوڕێکی گەنج تقریبا نزیکی تەمەنی 16 ساڵ بۆی گەڕایەوە لە مەتبەخەکەیە بوو کە من چوومە ژوورەوە لە مەتبەخەکەیە بوو خەریک بوو مەسەن هاواری کرد هەولی خۆکوژانەوەی خۆی ئەدا وتی ئێمە من چوم بەتانێکم دایە سەریا ئەم کوڕە لە قسەی ئەم کوڕە ئیتێڕاوەتی بەتانێکمان سایە دایکرێتی دوای چووکە ئاگرەکە زۆر بوو ئێمە نەماتوانی وتمان دەست بەجێت تەلەفۆنکەن بۆ ئاگر کوژێنەوە کە تەلەفۆنیان بۆ ئێمە کرد ئێمە یەکسەر گەیشتنە شوێنە ڕووداوە سڵاو ڕێز کاکرمانج باشێ کاکرمانج قسەم کرد هەر سەبارەت بەو کەیسە ئەگەر ئەتوو لە ڕێی تەلەفۆنیەوەش بۆم باز بکەوی سێوەخان چۆن هات چی گوت و چتان گوت کامەران وەکو پێم وتی من ئەوە لێ پشتای نووسینگەمانەکە کێ من ناتوانم هیچ لێدوانێ بدەم لەبەری من وتە بێژ نیم دووش دەبێ من ئەمر خۆم وەرگرم پێێ تاکوتێتون لەبەر ئەوەی ئەم کەیسە لە مەرکەزی چەمسە ماڵە ئەوانە توان لێدوانی دەست باشە ئەمن باسی ڕابردوو دەکەم کاکرمانج باس ڕابردوو وەختی خۆی ئێستا هاتە لاتانیان نەهات کامەران هەرچی شتێ بەبامە عەزیز جەنابی من ناتوانم یەک لێدوانی بدەم بەبێ ئەمری سەرلوو باشە کاکێ من دەڵێ گوتەبێژ من لەگەڵ گوتەبێژ قسە بکەن گوتەبێژتان چێیە؟ کاک هیوایە لە سلێمانی هیوا لە سلێمانیە ڕایت هیوا لە سلێمانیە بەڵێ تۆ بۆ خۆت سێوەخان بینی بوو؟ وەک ئەزین چۆن ئەوان هەر ئەمرێ بفەرمونون منەتان چیم بینی بێت چۆنی بێتوان باسکەم لێسێ من ناتوانم بەخەم کاکەمانی سار شتێ بێ بە ببێتە بەرنامی ڕیکۆردی ئەوانە و لەبەرەوەی ئەمەش پەیوەندی دلاری ئێمەوە نییە لە ئێستاە ئەوەشی کە بۆ پێشت پەیوەندی بێمە بۆ من بەبێ باش کەوا ئێستا ئێوە لێو دووان نادەن باش
باشە برم باشە جان سەرچاو ئێستا ئێمە لە بەردەم نووسینگەی چەمچەماڵین کە سەر بە بەڕێوەبەتی گشتی بەرامگاری بوونەوەی تونوتیژی دش بە ئافرەتانە پێشتر سێوان قادر سەردانی ئەم نووسینگەی کردبوو و لەگەڵ بەرپرسانی پۆلیسی ئەم بەشە گفتوگۆی کردبوو سکاڵای خۆی تۆمار کردبوو سکاڵای لەسەر هاوسەرەکەی تۆمار کردبوو باسی لەوە کردبوو کە هاوسەرەکەی تونوتیژی بەرامبەر بەکارهێناوە ئێمە هەوڵماندا لەگەڵ بەرپرسانی ئەو نووسینگەیە قسە بکەین بەڵام بەو پێی ئەوان دەڵێن لێکۆڵینەوەکان بەردەوامە لە ڕێگەی تەلەفۆنەوە هەندێک زانیاریان پێداین باسییان لەوە کرد کە پاشەوەی سێوان لەلایەن هاوسەرەکەیەوە لی درابوو تووشی ئازار بوو بەڵام دواتر لە ڕێگای سڵح و سڵحکاری عشایری کە سوکاری ئەو کە سوکاری هاوسەرەکەی پێک هاتوون دواتر بە ناچاری سێوان گەڕاوەتەوە لای هاوسەر. سەبارەت بە کەیسی سەیوان قادر ئێوە چ بە دوواداچوونێکتان کردووە؟ بەداخەوە لەگەڵ ئاگرکەوتنەوەکەی کە شەوی 16 ڕوویدا ئێمە دەستبەجێتی مەکانی بەرگری شارستانی و پۆلیس بە تایبەتی پۆلیسی بەڵگەوتاوان و هەروەها تیمی تەندروستی و داوامان لە برانی پۆلیس و ئاسایشر کرد کە دەستبەجێ بگەنە شوێنە ڕووداو بۆ ئەوەی هەرچی کێشە و گرفتێکەیە لەو سنوورە چارەسەر بکرێت. یەکلاکردنەوەی ئەو کەیسە بۆ ئێوە چەندە گرنگە؟ ئەو یەکلاکردنەوەی ئەو کێشە ئەو کەیسە و ئەو دۆسەیە بۆ هەموو خەڵکی کوردستان گرنگە چکە کارەساتێکە جەرگ بڕە تاوانکاری بێ یا سروشتی بێ یا بەهۆی هەر دیاردەیەکەوە بێت هەموو خەڵکی کوردستان چاوەڕێ ئەوەیە بۆیە زوومی کامێرەکانیش ئێستا لەسەر چەمچەماڵە هەندێکیان بە باش دەوردەبینێن هەندێکیان بەداخەوە ڕنگدانەوەی سربی بۆ شیرازەی خێزان و کۆمەلگا و بە تایبەتی سنوورەکەمان دەبێت من هەر لە 3000 لە ڕێگەی پیجی خۆمانەوە کە قایمقامێتی قەزای چەمچەماڵە هەواڵی بەدرۆخستنەوەی مەرجی سێوەم بڵاو کردووە تۆ وەرە لەسەر مەرگەکە هەواڵی ناڕاست بڵاوکەیەوە ئەی لەسەر دۆسیەکە ئاقارەکانی شێوازی لێکۆڵینەوەی نمونەیەکت بۆ باسکەم لە چەند ڕۆژی ڕابردوو کەناڵێک بڵاوی کردەوە کە فلانی فلان کە تۆمەتبارە تا ئێستا تاوانبار نییە حتا وشەی تاوانبار و تۆمەتبار هەندێک کەناڵ لێک زیان ناکاتەوە نووسی بووی دادگایی دەکرێت دادگاییکردن دوای کۆمەڵک مەرحەلە دێت مەرحەلەی دانپیانانە ئیسپاتی شاهیدە کەشفی دەلالەیە ئینجا دەچێتە مەرحەلەی ئێستا یعنی چەند ڕۆژێک تێپەڕیوە ئەوەندەی زانیاریتان هەبێ ئەم ڕووداوەی کە دروست بۆ ڕووداوێکی سروشتی بووە یاخود بە ئەنقەز بووە من لەوەیە وەک لیژنەی ئەمنی لەسەر کۆی دۆسیەکان بتوانم لە شێوە زاهرەکەی قسە بکەم بەڵام بۆ شێوەی کە بچمە داخلیەکەی و شێوەی کە وردەکاری کێشەکان هەتا ئێستا دادگاش بۆ ڕوونەوەتەوە لەگەڵ ئەوەی ئێمە کۆی بەڵگەکانمان داوەتە دەستدادگا بە بەڵگەکانی بەرگری شارستانی بە توبعادلی بە ئیفادەی خات و سێوەخان بە ئیفادەی شاهیدەکان و لە هەموو ئەو دۆسیەدا داوامان کردو لە بەڕێزدادوەری لێکۆڵینەوە دراوسەکان هەموو دراوسەکان بانکا بۆ شاهیدی لەسەر ئەو دۆسیەیە و داوامان لە توندوتیژی خێزانی کردووە کە ئەگەر ئەوان دۆسییان هەیە بۆی ببێتە پاڵپشت بۆ ئەوەی ڕاستی ڕووداوەکە باسی لە بەڵگەکان کرد هیچ بەڵگەیەک هەیە تاوەکو ئێستا بیسەلمێنێت کە ئەمە ینی بەرنامە ڕێژی بۆ کراوە بە ئەنقەز ئەم ڕووداوە وەکو گوتم من لایەنێکی دیاریکراو کە ئەمە یەکلا بکاتەوە دادگایە چکە بەڵام باسی بەڵگەت کرد بۆیە من ئەو پرسیارە دەکەم بەڵگەکان لە کامێرەکان لە هەموو ئەو بەڵگانەمان داوا بە دادگا کاک کامەران دەمەوێت هەموو بیسەران و هەموو بینەران و هەموو کەناڵەکان لێرەوە باس بزانن کە جیهەتی ڕوونکردنەوە و یەکلاکردنەوەی ئەم کێشەیە ئیدارە نییە کە تۆڕە کۆمەڵاتیەکان نین کەناڵەکان نین ئەمە دادگایە چکە ئەگەر یەکلا بووەوە ئەو کاتە هەردوو بنە ماڵە ئەزیزەکە دەگەنە ڕاستیەک کە دەبێت زیاتر ڕێز لێ بگرین هەتا ئێستا چەند کەس دەگیر کراوە لەسەر ئەم کەیسە دەستت خۆش بێ ئێمە لەلایەنی خۆمانەوە بە هەڵەداچووە لەو ماوەیدا هەندێک کەناڵی حکومی ڕسمی
ڕوونکردنەوەی داوا کە دوو کەس گیراوە نەخێر تا ئێستا یەک تۆمەتبار گیراوە کە هاوسەری سێوەیە و بە سیفەتی شاهید بۆ هەیە هەموو لیژنەی ئەمنی بانک بکرێ کەس بە سیفەتی شاهید دراوسەکانی بانک دەکرێت مانای ئەوە نیە تۆمەتبارە بەڵام ئەگەر شاهیدێک 2000 تەبلیغی بۆ چوو کە نەچوو بەردەمی لە بەردەم دادگا ئامادە نەبێت دەبێت ئەمر قەبز واتە ئەمری گرتنی بۆ دەرەچێت ئەمە کۆمەڵک زاراوەن لە دادگا بەکاردێن. ڕووداوی سووتانی سێوان قادر و سێ منداڵەکەی کە لە قەزای چەمچەما ڕوویدا ڕووداوێک بوو لە دەستپێکدا باسی لێوە دەکرات کە بەهۆی شۆرتی کارەباییەوە دروست بووە بەڵام پاشەوەی دادگا و پۆلیس و بەرگری شارستانیمان بەسەر کردەوە تا ڕادەیەک بۆمان دەرکەوت کە ڕووداوی مردنی سێوان قادر و سێ منداڵەکەی ڕووداوێکی سروشتی نەبووە دەستی بە ئەنقەسی تێدا بووە تاوەکو ئەو ڕووداوەی لێ بکەوێتەوە. قسەی کۆتاییش ئێستا لای دادگای بەرایی چەمچەماڵە و دادوەر خەریکی لێکۆڵینەوەی وردە تا تاوانباران بەرەو زیندان و دادگا ببات تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەستێت.